بەناوی خۆی گەورە ئەمڕۆ وەکو ڕۆژی جیهانی وەرزش و لاوان بەڕێبەرایەتی وەرزش و لاوانی هەڵەبجە مەراسیمێکیان ڕێخستەوە بۆەوەی کە ئاستی لاوان و گەنجانی هەڵەبجە بەرز بنرخێنن. منیش وەکو تاکە ناوژوانی ئافرەت بەشداریم کردووە زۆر خۆشحاڵم و هەروەها ئاستی یاریزانەکانیش باش بوون الحەمدولله و تقریبا مەودای نێوان ماراسۆنەکە 4 کیلۆمەترێک ئەبوو. لەگەڵەوەشدا سەرڕای ئەوەی ژمارەی ئافرەتان کەم بوو بەڵام جێگای خۆشحاڵیە کە ئەو ڕێژەیەش بەشداریان کردووە سەرڕای ئەوەش ڕێگاکەیانی هەورازیتیا بوو بەرزنزمیتیا بوو بەڵام ئاستێکی باشیان پێشکەش کرد. مامۆستا هەوارە مامۆستای نێزیمە بڕۆ لە ڕۆژی گەنجانە بەشداریم کردا پێشبڕکەی لاوانە و پلەی چوارەم بەدەستێنا ئەو پلەی بەدەستمە ناڕاستی تا هەدێ بەدڵی خۆم نەبوو و پێ مەشقی کردبووم چونکە ئەو ڕێگە ئەو مەودایی کە دانرابوو جیاوازی نێوان بڵێن خانمان و پیاوان نەکرابوو زۆر بوو بۆ ئافرەتان بۆ شێوەیە وەڵای بزڵ نازانم بەس هەوراز بوو هەمووی هەوراز بوو ئەو بزانم 4 کیلۆمەتر بوو ئەوانە وەڵای ئەمڕۆ خۆم بەدڵ نەبوو وەڵا بە پێوە مەشقی کردبووم و توانایی کە ئەمزانین وانەبوو هۆکارەکەی ڕێگاکە بوو مەوداکە زۆر بوو بۆ ئێمە وەڵای بۆ کەس نازانم چەند کەس بووین بەڵام زۆر بووین زۆربەی ینی 3 بەشی لە ڕێگە بەجێما لەگوێ چارێکی ڕێگەیەکە